سڵام ماوەڕێیان چایەموتان ماچەکەم بەڕێزان گرنگترین خاڵکە ئەوەی ئەبێ بەخێوکەر بە بەردەوامی چاودێری بێچوو بکات. چاودێری بێچووکە بۆی بزانێت ئایا بێچۆکانی تەندروستن یان نا. تاوان چەند خاڵێک هەیە کە ئەبێ ئێمە بەردەوامی ئاگامان لێی بێ ڕۆژانە سەیری بێچۆکان بکەین، لە هەمووی گرنگتر سەیری ڕێخنەکەی بکەین کە یعنی ئەمە چەند پیس بێ ئەم چواردەورە هیچ کێشەیەکی نییە. تاوان ئەگەر سەیری ناو هێلانەکان لە ئین چواردەوری هێرانەکەش کە قاپەکی بڵێنەوەش هەر پیسە بێ خۆی ئەبێ وابێت گرنگ ناوەکەیەتی ناوەکی پیس نەبێ بەم ڕێکنەیە ئەیبینین کە باوەندەکە کێشەی هەیە یان نیەتی یاخود تێریشی تەندروستە یان نا. لەوەش گرنگتر ئەوەیە بەڕێزان بێچوو لە دوای یعنی دوو ڕۆژەوە کە هەڵیت ئەبێت چۆن بێت ئەبێت دایمە پێستی پاک و جوان بێت، یعنی چۆنەڵی با بڵین گەشت بێت پێستی. بازانین ئەگەر مژێنی بگورن بە سەریشی ئەمەش بکەین. ئەگەر ئێمە سیرکەین بە ئەمەگەن بیکەمە سەری بۆی ئەزێت بە بێچەکان نەگات. ئەم بێچوانە بێت چی بێت ئەگەر ئێمە سەیریکەین ئەم بێچووە بێگەس پێسیان پاکە. ئەم دانیان ئەگەر ئێمە دیقەت بین خراپ نییە تەبەنەمە لەمیان ئاگە سەیریکی زیاتر دیارە ئەمە چەوریە، ئێرە چەوریە، ئەوە چەوریە. ئەم چەوریە زۆر گرنگە کە بێچوو هەی بێت. ئەم چەوری کە ئیبینن، ئەم چەوری ئێرە کە ئیبینن زۆر پێویستە ئەم چەوریی هەبێت. ئەم بێچوانەگە سەیریکەین ئەمانیش وردە ئەم دوانە ئەمەیان تۆزێ پچکۆلەترێکە ئەگەر سەیریکەن یاخود ئەمەیان تۆزێ لاوەسیا زەئیفترێکە. ئەمەیان ئەبێت چی بکەین من خۆم کە چیەکەم بەیانیان جارێک خواردنی ئێمێ بەیانیان بڵێن سریلاکی ئێمێ سریلاکی تەمەنەوەی تر سریلاکی باشەیە باشتر هەیە دەرەجەیەک هەیە ئەوەی کۆتۆتە سەر بەخێوکەرەکە خۆی. ئەمەیان چیەکەم بەیانیان و بڵین ئێواران و شەویش بەس ئەمیان لەم سریلاکەی ئێمێ بۆچی بۆی خۆی بگرێتەوە. ئیشەڵا ئەگەر خواتە من با ئەوە بێت دووسێ ڕۆژیکە هەرم بێچۆتان بۆ گرمەوە کە بە دوو ڕۆژ سێ ڕۆژیکە ینی بە دوو ڕۆژ دوای یەکەم ئەمیش هەمووکو قەبارە لەوان گەورەتر بێن نەکە گەورەتر نانی بگاتەوە بەوان هەم وەکو ئەگە سێری کەم ئەم لێرە ئەو چەوری نییە. ئەمەیان بینن لێرە ئەو چەوری نییە. سیلاشی بەشلی بۆ ئەگرمەوە بۆی بەباشی هەزمی بکا و بەباشی با بڵین زوو هەزمیکە. ئەگەر سێری ئەمانکەی ئەمان چەوریان هەیە ئەم چەوریە زۆر گرنگە بەڕێزان کە بێچوو ئەبێ ئەم چەوری هەبێت. یعنی ئەگەر ئەم چەوری نەبێت ینی با بڵین بۆ دوای ئەوە تا بێچوو تا چەور بێ شتێکی باشە بەڕێزان کاڵین چەوری ئەیبین ئەمە چەوریە لێرە ئەم زەردە با بڵین ئەم زەردی ئێرە ئەمە چەوریە، ئەمە چەوریە کە ئیبینن ئەمە شتێکی باشە کە بێچۆکە هەی بێت. ئەمە بێچێکی تەندروستە هیچ کێشەیەکی نییە بەمەرجێکیش. ئەمانە بە هیچ شێوەیەکە تا ئەم دەقێن نازانن هێلکەی کوڵاوچی ینی هێلکەی کوڵاویان نەیراوەتێ بە هیچ شێوەیەک. هەمووشتان ئاگادارن. وەکوتمان ڕێکنە زۆر گرنگە دایمە متابعی ڕێکنە بکەیت ئاگال لی بێ ڕێکنەکەی نە زۆر توون بێ نە زۆر شل بێت تۆزێ شلیش بێ باشترە لەوەی توون بێت بۆی تووشی قەبزی نەبێ بێچۆکان. وەکوتمان تەوان با بێچۆکان لا بەرین چکە گوناحن. ئەجا بەڕێزانیە خاڵی کەشەیە کە حەز دەکەم باسی بکەم کاتێک ئێمە ئەڵقاکەی نەقاچی بێچوو کاتێککە ئەڵقاکەی نەقاچی بێچوو ئیترم ئەڵقەیە زۆر ئەتیادیە لە بینی هێلانەکانە بڵین بۆ نمونەیان ێسە مەسەڵێن ئەم بێچووە من نایگوێزمەوە لەبەرەمە هی دایک و باوشێکە ئەڵقەی نەکراوەتە قاچ. بەڵام ئەگەرەمە ئەڵقەی لە قاچا بۆیە تەمەن دووسێ ڕۆژی کەم نەڵقەیەکەمە قاچ ئەمەیان ئەتوانم ئەمە لەبەرەوەی بچووکترێکە کە ئەڵقەم کردە قاچ و زانین ئەوە ئەم بێچووە هی ئەو جووتەیە تەواو ئەمە بێچووە جووتەیە ئەیخەمە لای جووتێکی کە با بڵین بێچووک و بچووکیانە بێ ئەگەر ئەو لاژ مەسەن بڵین ئەویش ئەڵقەی کرابێتە
قات دانێک لە تەمەنی ئەمانایە و کوەمان بەهێز بێت ئەی خەمە لای ئەو کاتە چەند ئاڵوگۆڕچێ بکەی هیچ کێشەیەکی نییە چکە بێچەکان تەواو تو ئەزانی هیچی دایک و باوکەیەکە هیچ کێشەیەکی نییە بتوانین بە خێرایە گەر پرسیارەکان وەڵام بینەوە شوێنەکەی طبعا ئەمە سێ بێچوو بوون دوو ڕۆژە بێچوویانم گواستوتەوە بەسم ڕسمان ئەوەیەگەی بینن ئەو چوادەورە چەند پیزبی کێشە نیە بەزم تابعی بکەیت لە ئەسپێ و ئەوەی نەبێت هیچ کێشەیەکی نابێت ئەگەر بە خێرایی بتوانین وەڵامی پرسیار بەس لەسەر ئەمە نەبێ پرسیار وەڵام نایەمەوە بە ڕێزان داوای لێبوردنەکەم چکە ئیشم زۆر ماوە هێشتا سری لا گوشتم ناونەتێ با بڵێن ئەوەی کە دایک و باوکەیە خوا سڵاو لە کاکە میران کاک سەفین سڵاو مەسڵاو لە بەڕێزی بێچووی تووشی سنگتیژی بێت تەمەن کەمتا چارت بەڵێ سەو ئەتوانین بڵین ئەو بێچووە گە سەیریکەی ئەم بێچووە لاوازە وکووتمان ئەم بێچویان تۆزێک لاوازە ئەگە سەیریکەین ئەگە سەیریکەین ئەمە تۆزێ قەبزیشە ئەبێ ڕخنەکەی بۆ دەرکێنی بینن ئەمە تۆزێک لاوازە و ئەیبینن ینی کاڵی لاواز سنگتیژی خۆی لاوازیە ئەمە ئەبێت ئەیبینن ئەمە تۆز ئەمە ڕخنەکەیەتی ئەمە ڕخنی ناوزە بێت دەریکەین بۆی ئەمان لاوازە لە چاو ئەوانی کە ئەوان ئەتوانم ڕۆژی دوو جار تۆش ئەگەر ئین بوو بێت تەڵەن یەک خاڵیشەیە ئەگەر بێچوویەک تەڵەن لە کەناریە زۆر ئاسانە ئەگەر بێچوویەک دەمی نەکردەوە بە زەمانەمووی دەمەکەنەوە ڕێگەیەگەی زۆر بە ئاسانی توانی دەمی پێ بکەیتەوە خۆی دەمکاتەوە و شەڵا باسی ئەوە شەکەین ئەو کاتە گەر بێچوویەک لەو تەمەنانە بێت لە دەڕۆژیا بێت دوانزە ڕۆژیا بێ خۆت خواردنی بیتێ کاک سەردار خۆشی سڵاو لە تۆش کاک سەردار گیان چاوەمە فرۆژگای ئومێد زۆر سپاس کاکە سەرکەوتجان پەری ئێڕان و مامۆستا کەناریەکانم زۆر شەڕ ئەکەنێڵکەشان نازان مشکلیان چیە مێکە لە نێرەکە ئەیات ئەوە زۆر ئاساییە لەبەروی نێرەکەی بچێ بەلای مێکە و مێکەش نایاڵێ با بڵێن دیفاع لە هێلکەکانی کات ئەوە شتێکی ئەتیادیە گرنگ ئەوەیە نێرەکە نەبێتەوە کارەوەی هێرانەکە تێک باتەوە یاخود هێلکەکان پشتێنێت ئەوە ئاساییە من چاوێ وتان ماچەکەم هیوادارم توانی بێتمان سوودێ بگەێنین زۆر سپاس حەزم کرد باسی و بابەتە بکەم چکە بابەتێکی گرنگە ئەوە کاک ڕێژیردین سڵاو لە تۆش ئەو لاوازیە بۆچی ئەگەڕێتەوە لە سێ بێت لە ئاساییە کاکە ڕێژیرجان ئەوانە خاڵی ڕەشیان هەبوو من تایلۆسینم ماونەتێ دوانەکەی کە لەوانەیە جسمی وا بوو بێ احتیاجی وەریگرت بێت دانێکیان وەری نەگرێت یاخود بوونیەکەی بوونیە ئەگەر مەسەن تێریشی تەندروستیش بێت با بڵێن تێریشی تەندروست بێت بێچووە بۆ بێچوێت فەرقەکە زۆر احتیاجیە ئەوە زۆر احتیاجیە ئین تۆ لە هێلانەیەکە چوار بێچووی تایە ئێستا تایەتی لەولات چواری تایە دوانیان طبیعیە دوانیان مەسەن بۆ نمونە خاڵی ڕەشی هەیە ئەوەش ئەتیادیە ئەمە بوونیەی تەیرەکەیە تا چەند ئەتوانێت تەحملی با بڵێن سەرمایە خۆراکە هەرچی شتێکە کەوتۆتە سەرەوە ینی تەیرێ بۆ تێرێ فەیرقەکە ئاساییشە ئەوە ینی زۆر ئاساییەوە مەسەڵێنتیایەتی لەوانەیە ڕۆژێک گەورەتر بێت ئێمە خۆتان نەزانن ئەوانە ئێمە سێ قسمانە ژێریتیایی تێریتیا بۆ شەژێلکەی کردو تایەتی پێنجی کردو ینی دوو ڕۆژ سێ ڕۆژ لەوانی کە گەورەتر بووە دایما ئەوەی بچووکترێکە تووشێ و حاڵەتە بێ و شتێکی ئەتیادیشە ئەبێ بەخێوکەر دەتوانێت یارمەتی بە کاکامەران زۆر سپاس کاکامەران ئەمەجان کاک ڕێبند کاک سەنسڵاو لە تۆش نیەکم هەیە حازە نێریکی بۆ کڕمن زۆر ئەتیادێک کاک ڕەنشەند نییە ڕێبین دانێ توانی ئەگەر هەردووچیان حازرن بیان خیتە لای یەک کاکۆژین خاڵە ئەمامە سۆرانێرەکە مێنانە کێک ئەدا دارنیەکەم چوارێڵکی کردوت چێنێرەک ئەبێت جیایکەیتەوە هیچ حلێکی کەینێ بەس لە جیاکردنەوە زیاتر هیچ حلێکی کەینیە ئەگەر مێکی کەو هەبێت بیقیتە لامێکەی دووجا بەسەریا پسێ و تەواو بەزەوە حلێتی ژنا هیچ حلێکی کەینیە من چایە وتان ماچەکەم هەر حەزم کرد باسی ئەو خاڵەتان بۆ بکەم زۆر سپاس گەرە ژەم و کەم و کوڕێکی ژەو بێت داوای لێبگوردنەکەین خواتان لەگەڵ